ڕۆڵی گەنج لە پاراستنی شوناسی نەتەوە. ئێمەی کورد وەک نەتەوە لە بەرامبەر هەڕەشەیەکی بەردەوام داین، لە جەنگێکی بەردەوام داین بۆمانەوە، لە مەیدانی جەنگیش مرۆڤ ناتوانێت بێلایەن بێ. بۆ وێنە کاتێک کە پۆشاکی نەتەوەیەکی دی دەپۆشی، خۆویستانە بەشێک لە شوناسی نەتەوەیت لە خۆدا کوشتووە و لە مەیدانی جەنگی کلتوریدا سەنگەرێکت بەزاندووە. بە شێوەیەک ئەگەر شانازی بە کلتوری نەتەوەی خۆت نەکەی، کلتوری نەتەوەیەکی دی بۆت دەبێ بە شانازی، و ئەگەر ئاشنای مێژووی خۆت نەبی، مێژووی نەتەوەیەکی دی بۆت دەبێ بە سەروەری، و ئەگەر بە زمانی نەتەوەی خۆت نەدوێی، زمانی نەتەوەیەکی دیکە بۆت دەبێ بە پێناس. لە مێژوویەکی دوو ڕاتاک و ئێستا کوردبوون و شوناسی کورد وەک سپاردەیەک گەیشتۆتە دەستی ئێمە. دایک و داپیرانمان و باب و باپیرانمان بڕیاریاندا لە نەتەوەیەکی دیدان نەتوێنەوە وەک کورد لە نیشتمانی خۆیاندا بژێن. لە ئێستاشدا بەرپرسیارەتی ئێمەیە کە شوناسی کورد بگەێنینە داهاتوو. هەستی بەرپرسیارەتی دروست ئەوەیە کە بەرپرسانە مامەڵە لەگەڵ ئەو سپاردەیە بکەین و لە ژیانی ڕۆژانەدا شوناس زیندوو ڕابگرین لە ڕێگای ئەزموونکردنی کولتوری نەتەوەیمانەوە. شوناسمان وەک سپاردە ڕادستی ئەو لاوانەی دی بکەین کە لە دوای ئێمەوە دێن و پێکەوە نەتەوەکەمان و کولتورەکەی ڕووبەرەو داهاتوو ئاراستە بکەین.